بیستی تشرینی یەکەم تا دێت نزیک دەبێتەوە لەگەڵ نزیکبوونەوەی وادەکەش ترسی پارتی و یەکێتی تا دێت زیاتر دەکات و پێشبینی شکستی بەرچاوی خۆیان بەهۆی نەمانی هەژمونیان بەسەر کۆمسیۆنی باڵا و بێگەردی سیستمی دەنگدان دەکەن. ئەمە شوای کردووە لە ڕێگەی ئەنجامان و بارەگاکانیانەوە پەنا بۆ هەموو کارێکی شەرعی و ناشەرعی ببن تا جارێکی دیکە سەرکەوتوو بن لە چاوەشەکردنی دەنگدەران و هاوڵاتیان و درێژکردنەوەی ماوەیەکی دیکە بۆ دەسەڵاتی خۆسەپێنی بنەماڵەکانیان. لە درێژەی هەوڵە ناشەرعیەکانیاندا ماوەی چەند ڕۆژێکە دەسەڵات بەچڕی هەڵمەتی کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵی دەست پێکردووە و زانیاری لە دەنگدەران و ناونیشانەکانیان وەردەگرێت بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بە هاوڵاتیان دەڵێن کە دەزانن دەنگ بەکێ دەدەن و لیست و کاندیدانیان بۆ دیاری دەکەن. بەو هیوایەی لەو ڕێگەیەوە بتوانن سوودی هەڵا لە دەنگدەری سادە وەربگرن و چاوترسێنیان بکەن بۆ ئەوەی ژمارەی دەنگەکانیان زیاد بکات. لەلایەکی دیکەوە و لە بارەگای یەکە سەربازیەکان فۆڕم بە ناوی کۆمسیۆنەوە بەسەر دەنگدەرانی تایبەتدا دابەش دەکەن و نمایشی دەنگدانیان پێ ئەنجام دەدەن. ئەوەش وەک ڕێگەیەک بۆ چاوترسێنکردنی ئەو هێزانە لە دەنگدان پەیڕەو دەکەن و بە شێوازی جیاواز هەڕەشەی سزادان و نانبڕینیان لێ دەکەن. هاوتەریب لەگەڵ هەوڵە مەیدانیەکانیاندا لە ڕێگەی میدیا زەبەلاح و سێبەرەکانیانەوە کە بە پارەی هاوڵاتیانی بەشمەینەتی ئەم کوردستانە بەڕێوە دەچن ڕیپۆرتاژ لەگەڵ ئەنجامانیان بە ناوی خەڵکی ناڕازیەوە ئەنجام دەدەن و خەڵکی بۆ دەنگ نەدان هان دەدەن تا بەو ڕێگەیە ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیانی ناڕازی لە دەنگدان نزم ببێتەوە و نرخی کورسی دابەزێنن لە بەرانبەردا بە چوونی مسۆگەری ئەنجامانی خۆیان بۆ دەنگدان زۆرترین کورسی پەرلەمانی و دواتریش جارێکی دیکە دەسەڵات بەدەست بهێننەوە. کابینەکەی خستە بەردەمی پەرلەمان و ناو سیڤی کاندیدانی. بەڵام هەرزوو کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کە لەم هەڵبژاردنەدا سەرپەرشتی پرۆسەی دەنگدانی هەرێمی کوردستان دەکات ڕایگەیاند کە بەهۆی تۆکمەیی سیستمی دەنگدانی ئەم جارەوە هیچ کەس ناتوانێت بزانێت دەنگدەر کێ هەڵدەبژێرێت بۆ نوێنەرایەتی و بە شێوەیەکی ڕیشەیی دەنگی دووبارە و مردوو و ئاوارەکان و بە خراپ بەکارهێنانی دەنگ و کورسی کۆتاکانیان کۆتایی پێهێناوە. ئەمەش عەرشی دەسەڵاتە شکست خواردوەکەی خستووەتە لەرزین. دەسەڵات بە هەمان نەفەسی 30 ساڵ بەر لە ئێستا هاتووەتە هەڵبژاردن بەبێ ئەوەی ڕەچاوی چاوکراوەیی ئێستای هاوڵاتیان بکەن لە کاتێکدا دەنگدەران لەوە دڵنیا بوونەتەوە کە جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو دەتوانن لەم دەنگدانەدا کاریگەری ڕاستەوخۆ دروست بکەن و بەچوونی ڕێژەیەکی زۆریان بۆ سەر سندوقەکانی دەنگدان و متمانە بوون بە پارێزراوی دەنگەکانیان گۆڕانکاری دروست بکەن و دەسەڵاتی خۆسەپێنی پارتی و یەکێتی بۆ هەمیشە ڕابگرن و کەسانی شایستە و خەڵک دۆست بکەنە بەرپرسی خۆیان لە حکوومەت و پەرلەمان. سیرکەن فەرماندەکەی هێزی حەمزە هەر لێرەیە، هەر لێرێ و سەنگەری ئەمڕۆی لای پیرە قەڵا و سوڵتان مزەفەرە.